وەک یەکێک لە بەرەنجامەکانی شەڕ ڕۆژێک لە عێراق و ڕۆژێک لە سووریا بەنداوەکان هەڕەشەی داڕوخانیان لەسرە، ئەویش لە ئەگەری ڕوودانیدا زیانێکی گەورەی مرۆیی و ئابووری ئەدات. بەنداوی فورات یەکێکە لە گرنگترین بەنداوەکانی سووریا و جیهانی عەرەبی، وەک هەر بەنداوێکی دیکە بۆ کشتوکاڵ و بەرهەمێنانی تەزووی کارەبا سوودی لێبینرێت. دوای دەستپێکردنی شۆڕشی گەلانی سووریا لە شوباتی 2013 ئۆپۆزیسیۆن دەستی بەسەر بەنداوی فوراتدا گرت. لە کۆتاییەکانی هەمان ساڵیشدا داعش لەگەڵ گرتنی تەواوی پارێزگای ڕاقا بەنداوی فوراتیشی لەژێر دەستی ئۆپۆزیسیۆن دەرهێنا. ئێستا دوای 4 ساڵ ئاژانسی ئەعماقی سەربە ڕێکخراوی داعش هۆشداری لە داڕوخانی بەنداوەکە ئەدات. هۆکاری داڕوخانەکەشی بۆ بردومانی فڕۆکەکانی ئەمریکا و بەرزبوونەوەی ئاستی ئاوی یەکێک لە گەورەترین دەریاچە دەستکردەکانی سەربەنداوەکە ئەجێڕێتەوە. بەنداوی فورات ساڵی 1955 دەست بە دروستکردنی کرا. پرۆژەکە لە قۆناغی یەکگرتنی هەردوو وڵاتی سووریا و میسر لە ساڵی 1958 ڕاگیرا و لە 1962 دەست بە دروستکردنی کرایەوە. دواتر لەگەڵ هاتنە سەرکاری حیزبی بەعس لە سووریا تەواوکردنی پرۆژەکە و بودجەکەی خرایە ئەستۆ یەکێتی سۆڤێت. ساڵی 1968 دەستکرا بە دروستکردنی و دوای 10 ساڵ و بە دیاریکراویش لە مانگی ئازاری 1978 تەواو کرا. درێژی بەنداوی فورات 4500 مەترە، واتە 4 کیلۆمەتر و نیوە. پانیەکەی لە بەرزیەوە 20 مەترە و لە بناغەکەیەوە 60 مەتر و ئەتوانێت 14 ملیار مەتر چوارگۆشە ئاوگل بداتەوە. پێگاتەی بەنداوەکە لە چیمەنتۆ پۆڵایە و بە جۆرێک دروستکراوە بەرگەی زەمین لەرزەی بە گوژمەی 7 پلەی ڕێختەر بگرێت. بەنداوی فورات ئەگەر هەر 8 تۆرباینەکەی کار بکات، توانای بەرهەمێنانی 880 مێگاوات کارەبای لە 1 سەعاتدا هەیە. ئەمە ژوای کردووە وێزگەی کارەبای بەنداوی فورات بە یەکەم وێزگەی کارۆئاوی لە سووریا دابنرێت. بەدەر لە بواری ئاودێری و بەرهەمێنانی کارەبا چەند شوێنەوارێکی مێژوویش لە نزیک دەریاچەی تابقەدان. لەوانە قەڵای جەعبەر و بورجی باڵا و منارەی ئەبوو هورەیرە، پێشتریش گۆڕی شا سلێمان کە یەکێک لە دامەزرێنەرانی دەوڵەتی عوسمانیەکانی لێبووە کە لەم دواییانەدا دەوڵەتی تورکیا گۆڕەکەی بۆ نزیک لە سنووری وڵاتەکەی لە خاکی سووریا گواستەوە. بەپێی زانیاریەکان لەگەڵ تەقین و داڕوخانی بەنداوی فورات یەک لە سەرسەی خاکی سووریا ژێر ئاوەکەوێت و باشێکی بەرچاوی عێراقیش تا شاری ڕوومادی ناوەندی پارێزگای ئەنبار بە ڕووداوەکە کاریگەرە بێت. سەرەتای ساڵی ڕابردووش بەردەوام ڕاگەیاندنەکان لە سەرزاری بەرپرسانی عێراق و ئەمریکا باسییان لە مەترسی وەگەرەکانی ڕووخانی بەنداوی مووسڵە کرد، بەڵام دواتر لە هیچەوە سەری دەرچوو. ئێستاش داعش لە سووریا ڕۆڵی بانگەشە بۆ داڕوخانی بەنداوی فورات ئەبینێت، دیاریش نییە ئامانجی هەردوو بانگەشەکە چییە.